بینرین هجا خوشتوی افدم و باش هیویادم خوش و سلامت بود خازین. سروشتیا انسان آنکو مروف اتناوا جیان دا پیش برکه بکتو ململانی بکتن بومرماوه ای که کو جیانا خو خوشتر بکتو باشتر بکتو برف پیشتر ببتن اشروع خوشگوزرانیا جیانی و بله الویر نیا آسایه دما اف پیش برکه و اف ململانه ادبیتا سدماوی چنده که ام اکتر ناف ببین یان پیلانا بو ایکو دو بگیرین بو الغا کرن و کنسل کرنا کسی برانبر. گلک نورماله تو وک انسان اس وک انسان یه دیتر وک انسان هولاوی چنده بکتن که باشتر بیت الکسانین دیتر. بله اب مرجه که اف پیش بچونه اف خوشگوزرانیا تیاجیانی ارسر حسابا هیچ کسی که دیتر نبیتن. اف مجاره دبیتا مجاره و خلکیت برنامه به کردی دا و چندین تورو سرنج و پرسیار دهین آراسته کرن اتناوا و خلکی دا بو زور برس ما مستا عبدالرحمن صدیق زور بخیر و مغفر ازدار ما مستا وکما بحث کر سروشت جیانا مروان هروایه هر کسک حست کتن که برف پیش بچید جیاناوی خوشتر بید او پیشتر بیتن الکسانین دیتر اوه وک سروشت اتناوا انسانی ده هیا بله هندک جار دبینی مسارت هیتا گورین و چنده بو مساره که دیتر که سر حسابا کسانین دیتر بیتن اپیج و چونه یان کو پیلان و پیلان گیری بهت گیران سبارت اوی چنده یان جی شکاندنا کساتین هفدو اتناوی ململان دهبن لو رمد وید بزانین قرآن پیروس وک سرچاوکی سرکی آین اسلام چوا بحثا ململانه هات یکرن بله بنای خواه بخشنده مهربان دڵێ کە بارودۆخ لە شوێنێک تێک چوو چارەسەر چییە؟ بله دەڵێ چارەسەر ئەوەیە وشەکان بە مانای ڕاستەقینەی خۆیان بەکار بهێنرێن کەواتە دەکرێت بینەوە سەر 5 زاراوە بەلای کەمەوە لە قورئاندا کە هاتوون بیانکەین بە کوردی لە قورئاندا وشەی سیراعت هەیە بله وشەی تەدافعت هەیە وشەی تەسابق و سیباقت هەیە هەروەها وشەی منافەسە و تەنافست هەیە لە هەمان کاتیشدا وشەی تەنازوعت هەیە بله کەواتە ئەمانە ئەتوانی بڵێ یعنی لێک نزیکیەکان هەیە یعنی بە مانایەک لە ماناکان دوانی خراپە و سیانی باشە بله کەواتە بۆ وەڵامی پرسیارەکە ئێمە بە کوردی سێڕعمان کردووە بە ململانێ بۆ نمونە اینجا ئەمە لە ڕووی سیاسیەوە دەگوترێ ململانی سیاسی لە نێوان حیزبەکان لە ڕووی تاکەوە دەگوترێ ململانی نێوان تاکەکان لە ڕووی نەوە ئەجیال دەگوترێ ململانی نێوان نەوەکان سیراع الئەجیال لە نێوان نەتەوەکاندا دەگوترێ سیراع الئەقوام حەزارات سیراع الدول حەزارات هەموو دەگوتراوە باش کەواتە بین باسی ئەوە بکەین بزانین خوددا کە خالقی مرۆڤە دەیەوێت چیمان فێر بکە یەکەم خوددا پێی گوتین سیراع شتێکی سلبی و باش نییە خراپە سلبیە نێگێتیڤە خراپە بەو چەمکە بەو مانایی کە خوددا مەبەستێتی وشەی سیراع دەڵێ مەکەن لەگەڵ یەکدا سیراع مەکەن بۆ چونکە خوددا لە قورئاندا دەفەرمێ فترى القوم فيها صرعى كأنهم أعجاز نخل خاوية فهل ترى لهم من باقية بکە بە کوردی خوددا دەفەرمێ ئەو حەوت شەو و هەشت ڕۆژ و وینەی کە ڕەشەبات توندەی بەسەر قەومی عادا هات نەتیجەکە و ئەنجامەکەی چی بوو ئەنجامەکەی ئەوە بوو بینیت ئەو قەومە فترى القوم فيها صرعى ئەو خەڵکە هەموو مردوون هەموو کەوتون چۆن کەوتون كأنهم أعجاز نخل خاوية چۆن دارخورما دەرەهێنی دەکەوێ ئیدی وەکو دەڵێ کۆن بووە و کەوتووە لەو ناو بە جۆرێک لە جۆرەکان هیچ ژیانێکی تێدا نەماوە فهل ترى لهم من باقية أي لا ترى لهم من باقية نەماون لە نێو چوون کەواتە بە مەفهومی قورئانی نەک ینی لە دەرەوە ناڵێم قاموس و ئەوانە بە چەمکی قورئانی سیراع بریتیە لەو جۆرە ململانیەیەی من و تۆ دەیکەین کۆتایەکی بەوە دەیە یەکێکمان لە نێو دەبین یەکێکمان ئەوی دیکە لە نێو دەبین ئەمە بێگومان کارێکی خراپە کەواتە ئەمە جۆرێکە لە شکۆشکاندن جۆرێکە لە نێوبردنی فیزیکی ینی لە نێوبردنی جەستەیی ئینسانەکە ئەو ئینسانە ئەبێ نەمێنێ بۆ ئەوەی تۆ بمێنی لە بەرامبەر ئەمەدا ینی لەگەڵ ئەمەدا وشەیەکی دیکە لە قورئان هەیە خوددا پێمان دەڵێ بەکاری ینی ئیشی لەسەر مەکەن خراپە ئەویش ئەوەیە کە خوددا دەفەرمێ ولا تنازعوا وەکو سێراعەکە ئەفەرمێت تەنازوع مەکەن ئەم تەنازوعە بیکەی بە کوردی نەزع وەک چۆن دەڵێ ئێستا ئەو چاکەتە لەبەر بکەیتەوە وانە ئەڵێن نەزع بەدلەتەهو یعنی داینە لەبەری کردەوە وانە هەر شتێک لەبەر بکرێتەوە و فڕێ بدرێ
جا بکرێتەوە لە شتێکی دیکە لە زمانی عەربی وەکوڵە نەزع لیباسەه یعنی جلوبەرگەکانی دانا لەبەری خۆی کردەوە باشە یعنی کاتێکە ئەڵێ تەنازع بەمانای ئەوە دێت تۆ وەکو چۆن دەڵێ ڕوحی کەسێ بچێشی ڕۆحی دەربێنی بیمرێنی ئەمە جارێکی تر پێوترێت تەنازع چونکە ئەگەر تۆ تەماشای قورئانکەی سنفێک لە مەلائیکە کە خوددا تەکلیفی کردووە بە کێشانی ڕوحی ئینسانەکان ناوی ناوە بەستی وەالنازعاتی غەرقا یعنی چی وەالنازعاتی غەرقا کە ئەنەهۆ کورد قسەیەکی جوانی هەیە کورد دەڵێ فڵانە کەس تووشی ڕووداوێک بوو نەمرد ئەڵێن وەڵڵا سەیرە چۆن نەمرد کورد دەڵێ ڕوح لە جێیەکی گەلێک سەختە بە ئاسان وا دەرنایە اینجا وەالنازعاتی غەرقا لە تەفسیر دەڵێ غەرق یعنی چی غەرق نقمبوونە کەئەنەهو مەلائیکە زۆر ڕۆ دەچێ ورد بە جسمی ئینسانە ڕوح لە شوێنێکی زۆر قوڵە غەرق دەبێ و اینجا دەری دەهێنێ مەبەستم چی وتو ئەم وشانە بێنەوە بۆ نیزاع بۆ تەنازع کەئەنەوە خوددا پێمان دەڵێ ئێوە لەگەڵ یەکدا ئەگەر ناخۆشیتان بوو ئاوا لە یەک بکەن وەک بڵێ ڕوحی یەکدی دەرەهێنن وەک بڵێ یەکدی ناشرین دەکەن جلوبەرگ لەبەری یەکدی دەکەنەوە بۆی عیب و عاری یەکدی پیشانی خەڵک بەڵام مامۆستا سروشتێ ئەوێ نیزاعیان کە ئەوێ ململانێ ئەف چەندە لێ دروست نابیتن کە هەندێک کەس خوب ناسر هەندێک منسوور بزانن ڕاستە کەواتە ئەبێ بزانین خوددا لە بەرامبەری ئەم دوو وینە چی داناوە ئەبێ بەدیلێکی دانابێ دەڵێ ئەمە مەکەن چ بکەن وانە ئەو ڕاستە ئەم دووە ئاهای لێ دێ ئەم دووە ئاهای لێ دێ خوددا دەفەرمێ وەلا تەنازعوا تەنازع مەکەن بە مانایەکی تر بە کوردی توانین بڵێ ناکۆک مەبن بەڵام ماناوردەکەی وشە قورئانێکە تەنازع یعنی وەکو ئەوە ڕوحی یەک دەرمەهێنن وەکو ئەوە وایە چۆن دەڵێ عیب و عاری یەک وەدەرمەخەن تەنازع چی دەبێ فتەفشەلوا شکست دەهێنن وتەذهەب ریحکم ناو ناتۆری خراپتان لێ دەنێن ناوتان بە خراپ دەڕوە ئێستێمە وەکو گەلی کورد لە مناڵێکەوە تا پیرێک بپرسی دەڵێ چی دەڵێ کورد مەشهورە هەر لە قەدیمەوە ناکۆکە و مشکلیان ناتەباییە و کۆک نین و ناکۆکن و ناتەبان لە هەر کەسێ بپرسی کورد بۆ نابێ بە دەوڵەت وێڕای هۆکارە دەرەچیەکان یەکسەر دەڵێ کورد لە نێو خۆیدا ناکۆکە کورد لە نێو خۆیدا ناتەبایە یەکسەر دەچێتەوە کاتە خوددا ڕاستی فەرموو ولا تەنازعوا ناکۆک مەبن فتەفشەلوا شکست دەهێنن وتەذهەب ریحکم هێز و توانا و ناوی جوانتان دەڕوا بەڵام ئەت ژیواری دەما ئوستاد واقعی نهاوی گاوی ئەمتێدا جین ئەف وڵاتین دەوروبەرێنمە و تەنانەت ئەف وڵاتین زلهێژی وەختی ئەوێ ململانێتکەن ئەکید سەر حسابە هەندێک کەسێ دیترە بەڵام سەریشت کەون و پێشیشت کەون یعنی نەشکەستینە و زەلیلیش نەبووینە کەواتە ئێمە چ دەکەین دەڵێن ئەمە باسمان لە نێو خۆیە بەێ تۆ کە چوویتە شەڕ یعنی ئێستا قسەمان بۆیە لەسەر ئەوەیە تەنازع و سیراع لە نێو خۆی خۆماندا نەکەین بەڵام ئەگە باسی دوژمنمان نەکردووە لەگەڵ دوژمندا تۆ چەک هەڵەگری ئەچیتە بەرامبەری داعش و قاعیدە چ دەکەی دەبێت سیراع بکەی لەوێ دەبێت لە نێوی بەری ئەگەر لە نێوی نەبێت لە نێوت دەبە جوان کەواتە ئێمە ئێستا قسەمان لەسەر چییە قسەمان لەسەر تاکی کووردە بەێ لە بەرنامەی بە کوردی قسەمان لەسەر تاکی کووردە من و تۆی کورد تاکی کورد حزبی کوردی عەشیرەت و چۆن دەڵێ هۆزی کوردی خاوەن ئاینەکانی کوردستان ئێمە لە نێو خۆی خۆمانە ئەبێ ئەم سیراعە هەڵگرین بۆ دوژمن بۆ خۆمان نابێ بەکاری بێنی ئەوە مەبەستەکەم کەواتە خوددا فەرمووی ولا تنازعوا فتفشلوا ئەو جا دەفەرمێ حتى إذا فشلتم وتنازعتم ئەمجا فەشەلی هێنا پێشەوە یعنی ئەو کاتەی کە شکست دەهێنن لە دوای شکستەکە جارێکی تر لە جاتی سوودی لێوەرگن ئێوە تەنازع دەکەنەوە ئەو دەڵێ خەتای تۆی ئەو دەڵێ خەتای تۆ دەڵێ خەتای تۆ بۆ ئێمە شکستمانێ ئەو دەڵێ خەتای تۆ ئەوی سوودمان لێوەرنەگر بۆیە خوددا دەربارەی لە قورئانە باسی ئادەم و حەوامان بۆ دەکات دەفەرمێ ئیبلیس کاری چی بوو ئیبلیس ينزع عنهما لباسهما کراسی لەبەردانێن کە ئەنەوە کراسیان لەبەردەکاتەوە ینی بۆی عیب و عاریان دەرکەوێت کەواتە تەنازع بریتە لەو حاڵەتە لە قورئاندا بە ماناکەی بۆ دەرەکەوێ یەکتر لە نێوبردنە لە هەمان کاتدا چۆن دەڵێ داماڵینی یەکترە پیشاندانی عیب و عاری یەکترە ڕوحکێشانی یەکترە هەر لەبەر ئەوەیە خوددا دەفەرمێ جارێکی تر لەوێ فەرمووی فترى القوم فيها صرعى لێرەش دەفەرمێ ئەو ڕەشەبایە چۆن بوو تەنزع الناس لە ڕەگەوە ئینسانەکان هەڵەکێشێ تەنزع الناس كأنهم أعجاز نخل منقعر ئەمجارە ئەوجا خاویە ئەمجارە منقعر یعنی چۆن ڕەشەبایەک ئەتوانێ دەرەختێکی بەهێزی خورما لە ڕەگەوە هەڵکەنێ تەنازعش ئاوا لە ئێوە دەکە کەواتە خوددا فەرمووی چی بکەن سێشتی دیکەی بەپەلە بڵێم سێشتی دیکەی خستە بەردەستی ئێمە لە بینی خۆتانە سیراع مەکەن تەنازع مەکەن ئەوە سیراع خراپە تەنازع خراپە ئەچ بکەین تەدافع بکەین
فەرمووی وەلەولا دەفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض گۆلی وەستا و ئاو گۆمی وەستا و گۆلی وەستا و بۆ گەندەکە دەبێت بجۆڵێ کەواتە دەبێت منافەسە هەبێ خدا ئەمینا و ناتەدافع بۆ ئەوەی ئەرز تووشی فەساد نەبێ بۆ ئەوەی ئەرز تووشی چەقبەستویی نەبێ ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض کەواتە بۆ ئەوەی ئەوە دروست نەبێ بۆ ئەوەی ژیان بەردەوام بێت تەدافع پێویستە تەدافع چیە من و تۆ یەکتری لە نێو نابین بەڵام چۆن دەڵێ پێشبڕکێ دەکەین خدای گەورە لە قورئاندا فەرمی وفي ذلك فليتنافس المتنافسون فەرمووی لە جاتی ململانێ وەرن منافەسە بکەن وەرن ئینجا خدا فەرمووی فاستبقوا الخيرات فەرمووی وسابقوا فەرمووی پێشبڕکێ بکەن کەواتە سیباقی هێنا قورئان وسابقوا يستبقون الخيرات فاستبقوا الخيرات لەگەڵ ئەوەی کە فەرمی وفي ذلك فليتنافس المتنافسون دەسێتت خوش مامۆستای بەڕێز هەر دیسان پرسیارە کاتی ئاراستەکردن بۆ بینەرین بەڕێژی کە ئەم چ بکەین بۆ نەهێلانە کلتوری شکاندنە هەفتوو فەرموو بینەر دیاردەی یەکتر شکاندنەوە بەڕاستی شتێکی زۆر ناشرینە ئێستا لە ناو کۆمەڵگایە شتەکە لە حاڵەتەوە بۆتە دیاردە شتێکی زۆر ناشرینە برادەر شکێنێتەوە حزب شکێنێتەوە کەناڵەکان یەکتری شکێنەوە شکاندنا ئێکۆدۆ گەلێکە کرێتە ڕۆسیە بیا دیاردێک تایبەت ناف ملەتێ کوردە ئەگەر دوچێوێ ئەو دیل لە وڵاتی ئەوروپیا چتە ئەبەدینە بەس واسیا دژی بێ چەندێمە لە قورئانە فەرمێوە کەڕەمنا بەنی ئادەم یعنی خوای تەعالا بە عەزەمەت و بە گەورەی خۆی احترام و کەرامەتی بۆ ئینساندانە و ڕێزی لە ئینسان گرتووە هیچ بۆ ئینسانێکا بۆ کەسێک نییە بێڕێزی بەرامبەر کەسێکی کە بکە لە شوێنی چکە فەرمێ وەلا تەنابەزوا بالئەلقاب یعنی ناو ناتۆرە و شتی وا لێک دەرمەکەن معنای وایە نەک یعنی بێڕێزی بەرامبەر خەڵکیە بەرامبەر کەسێکی کە ئەنجا کەسەکە پیاوە بێ ئافرەت بێ مناڵ بێ گەورە بێ بچووک بێ یعنی تەنانەت بۆ گیاندارانیش نابێ بێڕێزی و بێحورمەتی پێ بکەیت والله شتێکی گەلێکی خراپە ئەوە ئەس ناکەمە شت هەبێت ینی ئەوە ینی ثەقافەتە مرۆڤی داتینێت و ئەوە ینی شتێکی گەلێکی خراپە شتێکی زۆر ناشرین ئەم دیاردەیە دەرچووە خەڵک یەکتری شکێنێتەوە برا شکێنێتەوە شتێکی جوان نییە خێزەوەنە یعنی ئەم دیاردەیەمانە نەمێنێ ناو کۆمەڵی خۆمانە خدا و دیاردەکانە نەباش یعنی کێماسیە بۆ ئەوێ هەواڵی خوشتکێنێت و تشتێکی ینی نەیباش ینی زیاتر پەیوەندی بە بناغی ینی لە دایکبوونی مرۆڤەکەەوە هەیە هەتا گەورەبووین و تەسیراتە با بڵێن لاوەچەکەەوە یا جانبیەکانیش کە وای لە کردو ئەو مرۆڤە گاتەوە ئاستەی کە بڕیاری ئەوە با کەسی مقابلی خۆی ینی بشکێنێ خودات بژم ئەو مرۆڤش کەستی محاولات کرد بەرامبەری خۆش بشکێنی مرۆڤی سەرکەفتی بیت قەت بۆ نەکە هەوڵە بدات کۆیکی دیش بشکێنی هەست هەر بژم مرۆڤش کەستی محاولات کرد بەرامبەری خۆش بشکێنی بەێ بینەرن بەڕێز سوپاس بوو بەشداربووە کە ڕاو سەرنجین خو ئاڕاستایی مەکردن وەکو بەڕێزێکی ئاماژە پێدای مرۆڤی شکستی هەوڵاوی چەندێ دەتەن یەک بەرامبەر خوژی بشکێنیتر وەسفەکە جوان بوو مامۆستای بەڕێز ئەگەر تەچێ ئەختن سەر ئەختنێنوان بەڕێزانە نەبن ڕاستە و خوچینە سەرتەوەری خۆ کە مەدەوێتن بزانین ئەزمونێن مرۆڤاتیەدا چ وانەیەک و چ دەرسێک دەتەمە سەبارەت کلتورێ ململانێ و شکاندنە هەفتوو لە چۆ دەست پێکا و هۆکاری ئەمانەش گرنگە بزانین خدا وەختێک کە مرۆڤ دروست دەکات لەگەڵ دروستبوونی مرۆڤدا وانەیەکمان دەست دەکەوێت لەگەڵ نەوەکانی ئادەمدا وانەیەکمان دەست دەکەوێت لە نێو پێغەمبەراندا وانەیەکمان دەست دەکەوێت تا دەگەینە ئەمڕۆی خۆمان و دەگەینە ئەم بارودۆخی ئێستا تەماشای سەرەتاکانی دروستبوونی ئادەم بکە لە قورئاندا کاتێک کە خدا ئادەم دروست دەکا و تەکریمی دەکا و ڕێزی لێدەنێ و مەلائیکە و فریشتەکانی لە دەوردا کۆ دەکاتەوە پێیان دەڵێ سوجدەی بۆ بەرن و کوڕنووشی بۆ بەرن بە مانای کوڕنووشی احترام نەکوڕنووشی عیبادەت ئەمە لێرەدا قسەیەکت جۆ لە دەبێت لە ئیبلیس ئیلا ئیبلیسە ئەبە بۆچی ڕێزی لێنانێ ئەو دوو کێشەی هەیە یەکێکیان دەڵێ ئەنە خەیڕم منه من لەو باشتر خەلقتەنی من نار و خەلقتەهو من طین باشە کەواتە ئەنە خەیڕم منه تا ئەمڕۆژ یەکێک لەوانەی کە من تۆ بشکێنەوە هەر ئەوەی ئەڵم من لە تۆ باشترم تۆ لە من خراپتری کاتە ئەم بەراوردەی کە لە سەرەتای دروستبوونی ئادەمەوە هەیە تا ئێستاکە دووبارە بێتەوە دوو ئەبا بۆچی ئەبا وەستەکبەر تەکەبور
کەواتە خۆ بە زلزانین کەواتە من لە سەرەتای دروستبوونی ئادەمەوە لەو ڕووداوە دووشتمان دەستکەوت یەکێکیان ئەوەیە کە ئەنا خەیڕ منه ئیبلیس دەڵێ دوو ئەبا وەستەکبەر کەواتە ئەم دوو چۆن دەڵێ سیفەتە لە هەر مرۆڤێکدا بوو ئەوی دیکە دەشکێنێتەوە هەر کات من خۆم لە هەموو خەڵکی دیکە پێ باشتر بوو ئەو کاتە خەڵکی دیکە هەموو بە خراپ دەبینم سەرنجام دەیان شکێنمەوە ئەوە کارێکی خراپ کەواتە ئەو خەڵکانی دەمان شکێننەوە ئەو خەڵکانی مرۆڤ دەشکێننەوە ئەو خەڵکانەی چۆن دەڵێ بە دوای ناو ناتۆرەی خەڵکەوەن ئەوانە چین لە ناخی خۆیدا بڕیاری داوە ئەو باشتر بێ لە کاتێکدا ئەو چۆن دەڵێ بەرنمەیەک لە بەرنمەکان یا با بڵێم دەستەواژەیەکی ئیبلیس بەکاردێنێ نەک ئادەمی ئەوەی تریشان تەکەبورە و خۆ بە گەورە زانینە ئەو شەڵەیەکی گەوری وەرە بۆ قابیل و هابیل ئەگە ئەم ناوە هەبێ ینی چونکە لە قورئانە نییە کاتێکە واتلو عليهم نبأ ابني آدم بالحق إذ قربا قربانا دوو کوڕەکەی ئادەم ئیدی هەر کامیان بوو بێ و هەر ناوێکیان بوو بێ مهم کە قوربانی ئەویان قبول دەکرێ ئەویان قبول ناکرێ قال لا أقتلنك وانە دەتکوژم وانە ئەم مەسئلەی ئەمە سیراعە ئەوی دیکەی لە ناوبرد أينه وفتر القوم فيها صرعى كأنهم أعجاز نخل خاوية فهل ترى لهم من باقية أو دەرکەوت وەختە یەکێکیان ئەوی دیکە دەکوژێ ئەوە سیراعی کرد ئەوە ئەوی دیکەی لە نێو برد خۆ لە دواییجا خوددا دەفەرمێ قاتیل چ دەڵێ فأصبح من الخاسرين فأصبح من النادمين کەواتە قاتیل خەسارەتمەند بوو قاتیلیش لە هەمان کاتدا پەشیمان وەک هەموو ئەو قاتیلانی کە لە بەندیخانە دەیان بینی وێڕای خەسارەتمەندیان هەمیشە دەڵێن ئێمە پەشیمانی کەواتەوە لە قابیل و هابیل ئەگەر ئەو ناوە ئاوا بێ بەو شێوازە دێ هەتاوەکو ئێستاکە کەواتە ئەم حاڵەتە ئەم جۆرە تەکەبورە بۆچی هی تۆ قبول بێ بۆ هی من قبول نەبێ بۆ خەڵک دەنگ بە تۆ بدا بۆ دەنگ بە من نەدا بۆ خەڵک تۆ بە باشە زانێ و من بە خراپە زانێ مادەم من نابمە ئەو باشە با تۆ بشکێنمەوە ئەبینی بۆ بە دیاردەی یەکتر شکاند وەرە بۆ براکانی یوسف سەلامی خوای لەسەر ئەوە کە خەونێک دەبینێ و باوکی بۆی لێک دەداتەوە و ئەم خەونە ئەم ئینسانە دەباتە ئاستێکی بڵند براکانی خۆی چاڵی بۆ هەڵدەکەن قۆرتی بۆ لێ دەدەن دەیخەنە بیرەوە دەردەکرێ دەفرۆشرێ دەیفرۆشن دەیکەن بە کۆیلە دەیکەن بە عەبد وانە دەیکەن بە خزمەکاری ماڵان تۆمەتی بۆ هەڵ دەبەستن دەیخەنە نێو بەندیخانە لەو سەرەوە دەرەچێتەوە هەر ئەوەی کە خوددا بڕیاریدا یوسف بچێتە ئەو شوێنە و ببێتە عەزیزی میسر هەر بوو کەواتە گشت ئەو ڕێگریانە دەبێت خەڵک ئەمە بزانێ کە تۆ چەند هەوڵ بدەی خەڵک بشکێنیتەوە ئەمە زۆر گرنگە یعنی هەموو مرۆڤێک ئەمە قسەی من نییە خوددا دەفەرمێ هەر کەسێک چەند هەوڵ بدا خەڵک بشکێنێتەوە و چەند هەوڵ بە تۆمەتی بۆ دروستکە بە پێچەوانەوە ئەو کەسە دوشتی بۆ دروست دەبێت خوددا هەر بەرزتری دەکاتەوە خوددا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تكونوا كالذين آذوا موسى خواچی بۆ کرد فبرأه الله مما قالوا وكان عند الله وجيها ئەوانەی ئەزیەتی موسایان کرد بە تۆمەتی خراپیان بۆ موسا دروست کرد وەک ئەوانە مەبن ئێوە خواچی بۆ موسا کرد فبرأه الله مما قالوا خدا خۆی دەبێ بە پارێزەری خدا خۆی تەبریئەی دەکات بە هەموو دەلیلەکان دوو وەکانە عند الله وجیها کەچی هەر بڵندیش دەبێ و لە لای خدا هەر ڕێزلێگیراو دەبێ و لە نێو خەڵکیشدا ڕێزلێگیراو دەبێت کەواتە کەس هەوڵی شکست پێهێنانی کەس نەدە دوو ئەمە سنەتێکی کەونیە خدا ئەم بڕیاری داوە بۆیە دەفەرمێ وەلەن تەجیدە فەلەن تەجیدە لسنەتی اللهی تەبدیلا وەلەن تەجیدە لسنەتی اللهی تەحویلا کەواتە لە تەفسیرا دەڵێ سنەتی خدا یعنی چی سنەت الله سنەت بە شتێک دەوترێ سنەت کە بوو بێ بە قانونی خودایی ئەڵێ هەر کەس ئەوە بکە یەکەم کەس کردی چی لێ بەسەر هات دووەمیش وای لێ بەسەر دێ دەڵێ براکانی یوسف چیان لێ کرد چیان لێ بەسەر هاتوو ئەو گەیشتە چۆ ئێوەش ئەوە وا بکەن هەرواتان لێ دێتەوە ئەنکو وەک شەنگست و قاعیدە نەجیانی ڕاستە ئەو زۆر ڕاستە کەواتە ئەمە قاعیدەیە ئەمە ڕێسایە ئەمە یاسایەک ئەوە مەکەن هەر کەس ئەوە بکە ئەوە لێ دێتەوە ئەلەبەرەوە ئێمە ئەم چۆن دەڵێ ناکۆچیە لە نێو خۆماندا دەرکەین لە نێوان من و تۆ لە نێوان تاکێک و تاکێ لە نێوان هاوسەر و هاوژینەکانە لە نێوان ماڵێکە لە نێوان هۆزێکە لە نێوان عەشیرەتێکە سەر دەکەوین ئەگەر ئەم ناکۆچیەمان بمێنێ نەیخێنە سەر خوددا خوددا دەفەرمێ ناکۆچیەکانتان ئەگەر شکستی پێهێنان خوددا ئەڵێ پێتانم وتووە ولا تەنازعوا فتەفشلوا ناکۆک مەبن ڕوحی یەک دەرمەهێنن عیب و عاری یەک مەخەنە ڕوو با تووشی شکست نەبن من وام پێگوتن
بەڵام کە توش بوون نەڵێن ئەوە قەدەری خوا بۆ خواوای لێ کردوون. بەڵام ڕەنگە مامۆستای بەڕێز سەر ئەختنا جەنابێت ینی هەندێک کەس بێگاوێت تەسەوری بکەن ژنی مامۆستای بەحسی ژینگەهەکە خەیالی و میسالی دکەن یعنی کە ئەvە یا زەحمەتە بێتە ئافراندن ناوە جڤاکەدا. باشە بچینە ناو باشترین ژینگە ئەرە ژینگەیەکی باشتر لە ژینگەیەک دەدۆزیتەوە محەممەد المستەفا پێغەمبەر درودی خوای لەسەر هەبێ و جەماعەتێکش لە دەوری بن و پێ بوترە جەماعەتی ئەو وانی هەموو جاوازڵم لەمە باشترە دۆزیتەوە نادۆزیتەوە. ئەم باشە ئەوەیە کە ئەمانیش لە نێو خۆیاندا لە جەنگی ئوحوددا ئەبێتە ئاژاویان دەبێتە ئاژاویان ئامانجەکانیان جیاواز دەبێت هەندێکیان ئامانجێکیان هەیە هەندێکیان ئامانجێکی تریان هەیە لە ناخی خۆیاندا هەندێکی تریان وەکو دەڵێ ناکۆکن لەگەڵ یەکتردا ئەمانە جەنگ دەدۆڕێنن با پێغەمبەری خودداشیان لەگەڵ بێ کە دەدۆڕێنن خوددا دەفەرمێ ئەوە لەمما ئەصابەتکم مصیبەة قد ئەصبتم مثلەیها قلتم ئەنە هذا کە تووشی خوددا دەفەرمێ کە تووشی ئەمە بوون ئێوە دەڵێن ئەنە هذا ئەرێمە مسلمانین و پێغەمبەرمان لەگەڵ و سەحابەمان لەگەڵ و ئێمە چۆنە بێت تووشی شکست بین خوددا دەفەرمێ قل ئەی محەممەد پێیان بڵێ هو من عندي أنفسكم أو خۆتان ناتەبان ناتەبایەکەیان چییە؟ ئامانج لە نێو خۆیاندا وەک یەک نییە چییە؟ منكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة هەنێکتان بۆ پاتاڵ و بۆ دنیا هاتوون هەنێکی دیکەشتان بەڕاستی بۆ خوددا هاتوون و بۆ پارێزگاری کردن لە شارەکەی خۆتان هاتوون کەواتە ئەمە پێمان دەڵێ ئێمە ئەو کاتانە شکست دەهێنین کە حیزبەکانمان کەسەکانمان ماڵەکانمان هۆزەکانمان کەسەکە کەس و کارمان ناتەبابین ئامانجمان جیاواز بێ هەر یەک بە ئامانجێک و هەر یەک بە شوێنێکدا بڕۆین وامان دەستێتت خوش مامۆستای بەڕێز دەمێ بێن بەدانەکە کورتی هاتی و دەهینە خزمەتاوێن هێژە بینەرن بەڕێز دووبارە سەڵاف وەبن گەلوەداینە بوو پتر درێژە پێدان سەروی تەوەرێ مەدەست نیشان کردی پێشبڕکێ نەک ململانێ مامۆستای بەڕێز گەلێک کورجی وەکو هەموو گەلێکی جیهانی وەکو هەموو گەلێکی مرۆڤاتیەدا زۆر ڕەنگێت تشتێت شاشیت نەباش هاتبنەت ناودا ئایا سەبارەت ئەوێ مژار ئەمن و کە بەحستکەین کە ململانێ و پێشبڕکێ ئایا سەدەما ململانەکانە شەریفانە کورد چەند زەرارمەند بوو ئەدوی بوارەیدا بەڵێ بە شێوازێکی سەرەکی ئەگەر باس لە کورد و ئەم دیاردەیە بکەین بێگومان دەبێت بە دوای چارەسەریشا بگەڕێن و لە هەمان کاتیشا بە دوای دۆزینەوەی ئەو گرفتە بگەڕێن کە لە نێو کوردانێ بەداخەوە ئێمە شتێکمان هەیە لە نێو کووردا کە ئەتوانم بڵێم لە مێژە کەسانی چۆن دەڵێ پێشی ئێمە ناویان ناوە دەردە کورد دەردە کورد دەردە کورد ئەم ناکوچیە دەردە کورد ئەم ناکۆچیە و کە قەت ناگەین بە ئیتیفاق یا زوو ناگەین بە ئیتیفاق درەنگ دەگەین بە ئیتیفاق کەواتە ئەمەی خوددا داوای کرد لە قورئاندا فەرمووی فەستەبیقوا الخەیرات سیباق و پێشبڕچێ بکەن باشە ئەمەی خوددا فەرمی وەفی ذالیکە فەلیەتەنافەس المتەنافسون با بیکەین لە هەمان کاتیشدا ئەمەی خوددا فەرمووی ولولا دفع الله الناس ئەم تەدافعە بەمانە ئیجابیەکەیەتی کە ئەمیشان چۆن دەڵێ جۆرێکە لە پێشبڕکێ ئەمانە بکەن کە ئەمانەمان کرد لە نێو یەک بازنەیدان کە پێی دەوتێ بەکباسی کورد پێڵی کوردستان ئەڵێ نەمە بازنەی کوردستانە لە نێو بازنەی کوردستاندا ئاساییە حیزبەکان پێشبڕچێ دەکەن خۆ هەرواشی ناوناوە دەڵێن ئەسیباق الانتخابی یعنی پێشبڕچەی هەڵبژاردن حیزبێک زۆرتر دێنێ و حیزبێک کەمتر دێنێ ئەمە ئەنجامەکانە گرنگ ئەوەی بەو ئەنجامانە ڕازیبی گرنگ ئەوەی بەو دەرەنجامانە کار بکەی ئەمە لە ڕاستیدا ئەمان باتە سەر ئەوەی کە پێشبڕچێشمان کردووە بەڵام دوای پێشبڕچێ ئیتیفاقمان پێویستە هەمیشە لە قورئاندا پێشبڕچێ لەگەڵ ئیتیفاقایەکە گرێتەوە سیراع تەنازع یەکتر لە نێوبردنەوە ئیتیفاقی تێدا نییە کەواتە ئەوەی پێویستمانە لە ڕوانگەی قورئانەوە بۆ کورد سوودی لێ وەربگرین و سوود لە قورئان وەربگرین بۆ کورد ئەوەیە کە تەنازع یەکتر داماڵین داشۆرینی یەکتر چۆن دەڵێ یەک لە نێوبردن بخینە لاوە چونکە ئەوە ئیتیفاقمان بۆ دروست ناکە بین چی بکەین بین بۆ دەستەواژە قورئانیەکان کە باسم کرد کە بریتە لە پێشبڕچێ و منافەسە ئەمیان ئەمانگەێنێ بە ئیتیفاق لەبەر ئەوەیە ئێمە لە مێژە شاعیرانمان عارفانمان زاناکانمان بڕۆ 400 ساڵ بڕۆ 400 ساڵ وتمان خانی چ دەڵێ گردی هەبوایەمە ئیتیفاقک ئێمە قسەی 400 ساڵ خۆخانی لە 1650 لەدایک بۆ لە 1970 تقریبا وفاتی کردووە یعنی نزیکەی بەر بۆ 400 ساڵ دەچێ دەڵێ گردی هەبوایەمە ئیتیفاقک یعنی وشەی ئیتیفاق
400 ساڵە بەلای کەمەوە ینی ئەوەی کە دی داوایەکی ئیشی لەسەرێک ئێقینا 200 ساڵ لەمەوە پێشیش حاجی قادر هەرچی وت اتفاقە دولبەرێکی بێ کە دەر حاجی ئەنواعی لیباسی کردەبەر بێجیاز و مارەیی دەیدا بەش و لەو هەموو کوردانە داخوازێک نەبوو ئەوە قسەی 200 ساڵ لەمەوە پێشە کەواتە بەری 200 ساڵیش حاجی قادری کۆی هەر پێمان دەڵێ اتفاق بکەی بەبووکی ڕازاوە هەموو ئەنواعی لیباسی بکەیتە بەر بەبێ مارەی و بە پێشکەش بیدەی بە هەر کوردێک کورد اتفاقی ناوێ ئەمە خەفەتە 400 ساڵ بەری ئێستا هەروە بوو 200 ساڵ بەری ئێستا هەروە بوو ئێمە لە مەکتب ئینمانەکە شتێکی وەک شانۆگەری با بچینە نزیکەی 100 ساڵ لەمەوە بەریش سەردەمی کەمتر لە 100 ساڵ فایق بێکەس ڕەحمەت بێت فایق بێکەسی باوکی شێرکۆ بێکەس فایق بێکەس شعرێکی ئاوا هەیە وەکو دایەلۆگ وایە وەکو دوو کەس لەگەڵێکا قساکەن لە سپێدەی زوو بەیانیان مەکتب ڕیز نابێ قوتابیەکان یەکێک دەرەچێ شعرێکەڵێ یەکێک دەرەچێ گۆرانیەکەڵێ لە مەکتب ئەو شتە هەیە لە سەرەتایی ئەمە ئەومان هەبوو یعنی بزانە شعرەکەی فایق بێکەسی ڕەحمەتی شعرەکەی بێکەس ئاوا بوو دوو کەس دەرەچن لە یەک دەپرسن من و تۆین مامۆستا و توتی فەرمونون ئێوە ئەو شعرەمان بۆ بڵێن دەڵێ تۆ چیت دەڵێ من کوردم نەتەوەی کوردم ئەڵێ خۆترسنۆک نی ئەوش دەڵێ حاشا نەبەردم ئەڵێ چی تۆی لە ناوبرد چی تۆی لە ناوبرد ئەڵێ دووڕووی و نیفاق چۆن ڕزگار دەبی ئەڵێ هەر بە ئیتیفاق ئەمە دایەلۆگە شعری بێکەسە یعنی ئمە گەشتوێنەوەی لە مەکتەبی شەومان خوێندووە ئێدەی ئێمە ئەم ڕۆژ تەماشای کوردستانەکەین هەر ئیتیفاق ونە ئیتیفاق ونە نۆبینی ئەف چەندە هەمی بۆی چەندێت زەڤریتەوە مامۆستاکەمە وەک کورد عقلێکی عەشیر گەرایی هەیە نە عقلێکی نەتەوە گەرایی هەیە باشە ئێستا گە بڕوانیتە ئیمارات و بڕوانیتە وڵاتانی کەندا و ئەوانش هۆز و عەشیرەت و قەبیلەن وانە چۆن توانیویانە حەوت قەبیلەی جیاواز بە حەوت ئیمارەتی جیاواز هەر یەکەی بە جۆرێک بیری کردوتەوە کۆیان کردوتەوە و هەر ئیمارەتێک سفەتێک و شتێکی دیاریکراوی خۆی وەرگرتووە و ناوی خۆی ناوە میرنشینی عەرەبی یەکگرتوو ئەوینی ینی ئەوە نییە کەواتەمە قسە بە عەشیرەت و هۆز و ئەوە نییە قسە بەوەی عەشیرەت خوددا دەفەرموێ وجعلناكم شعوبا وقبائل کەواتە قەبائیل و عەشیرەت بوون خراپ نییە خۆی بەس تۆ بینی عەشیرەتێک هەمووی خوێندەوارە وایە کەسێکی تریش دەبینی لە شار ڕەنگەدانش بێ و شارستانی بێ هەمیشە دژایەتی یەکتر بکەن کەواتە باسەکەی خوددا گرفتی لەگەڵ بازنەکان و چوارچێوەکان نییە گرفتی لەگەڵ ناوەڕۆکەکەی نە ئەبێ بیر لەوە بکەینەوە ئێمە دەبێ ینی ئەم قسە خێرانەی کە هەمومان دەبێ بیکەین بۆ ئەوە بێ دەبێت لە یەکێکمانەوە لە شوێنێکەوە کۆتایی بەم ناکۆچیانە بێنی چونکە نابێ ئێمە قسەی 400 ساڵ لە قسەی 200 ساڵ لەمەوە بەرەچێ قسەی ئێستاشمان هەر لە قسەی 200 ساڵەچێ یعنی قسەی بێکەس لە خانێ لە حاجی قادرەچێ حاجی قادر قسەکانی هەروەکو قسەکانی ئەحمەدی خانیە کەواتە ئێمە لە ڕابردوو دەژین کەواتە ئەگەر قسەکانی هەمومان وەکو جەنەڵێ دەیکەین هەر قسەکانی دوێنێ هەر گرفتەکانی دوێنێ گرفتەکەی دوێنێ چییە یەکتر شکاندنە یەکتر لە نێوبردنە کەواتە ئەمە پێمان دەڵێ کە ئێمە ئەگەر بمانەوێت سوود لە قورئان وەرگین مەگەلێکی مسلمانین زۆری نەمان قورئانمان لەبەردەستە خدا قورئانی پێداوین فەرمووی فەلەن تەجیدە لسونەتی الله تەبدیلا قەوانینی خودایی نایەتە گۆڕین هەزار نوێژ بکەن باشتر نابن لە جەماعەتەکەی پێغەمبەر درودی خوای لەسەر ئەوەی باسی ئوحدم کرد کە باشتر نابن لەوان ئەوان پێغەمبەریشان لەگەڵ و سەحابەشیان لەگەڵە مادام لە نێو خۆیاندا ناکۆچی هەیە مادام هەندێکیان دەڵێن لەو نەعلەم و قیتالەن لەتەبعناکم شەڕیکی کوال شەڕە کشانەوە بەجێیانیان هێشت 300 کەس گەڕایەوە با پێغەمبەریشی تیا بێ پێغەمبەریش بریندار دەبێ ئەبینی سەحابەش دێتە شەهید بوون 7 کەس ئەمە مانای چییە مانای پێمان دەڵێ ئێوە مەڵێن ئێمە باوەڕدارین و ئێمە ئیماندارین و با خلافیشمان هەبێ با گرفتمان هەبێ هیچمان لێ نایە وەکو گوتمان ئەوەی تۆ پێی دەڵێ بێ باوەڕ چونکە ئیتیفاقی هەیە و خۆی کۆ کردوتەوە لە میکانیزمی جوانە و ئالیەتی جوانە و یەکێتی ئەوروپای دروست کردووە بۆ خۆیان بە سونەتی خودایی بە قەوانینی خودایی دەڕۆن بەڕێوە کە بریتە لە ئیتیفاق ئێمەش هەتا ئێوارە بڵێن ئیمانمان هەیە ئیتیفاقمان نەبێ بێ ئیتیفاقی دەمانداتە دەستی شکست ڕەنگە مامۆستاندەی کەسێت ڕەخنێ دیگەرن ئەدوی بوارەیدا بە حسابی چەندێت کەن کە کورد بەروێ چەندێ ناکووکە هەموو گفت نافخودا چونکە ئەو هەنگی گرنگیاوان بوو لایەنێ دینی کە ئێگرتی بن هەند گرنگیاوان لایەنی قومی و نەتەوەی نینە
لەو ما گرنگی نادەنەوی بواری خۆ ئێمە ئەو شتەمان جیا نەکردێتەوە وەکو گوتمان شێخانی ئێمە عارفانی ئێمە مامۆستای زانای ئاینی پێشووی ئێمە ئەم بابەتیان هەموو بەیەکەوە شێلاوە ینی جۆرێک لە جۆرەکان نەبووتە مایە جیاکاری لە نێوان ئاین و نەتەوەدا بۆیە هەمیشە دەڵێن هەموو ڕابەرە نەتەوەیەکانمان ڕابەرە ئاینەکانمان بوون هەموو ڕابەرە نەتەوەیەکانمان ڕابەرە ئاینەکانمان بوون هەموو ڕابەرە ئاینەکانمان ڕابەری نەتەوەیی بوون ئێمە ئەو شتە جوانەمان هەیە کەواتە باسەکە لێرەیە باسەکە لێرەیە ئێمە دەزانین ناکۆچین بەڵام چۆن ئەبێت چارەسەری بکەین ڕێگەمان زۆر لە پێشە ڕێگەیەکیان ئەوەیە ئەو خوددایە کە دروستی کردوون و ئێمەی کرد بە گەل و هۆز هەمومان ڕێگەی بۆ دیاری کردوون کە ئێمە چی بکەین فەرمووی تەکەببور مەکەن بەسەر یەکتردا فەرمووین کەسی تر نەڵێ من لەو باشترم جۆرێک لە چۆن دەڵێ ئینگلیز پێی دەڵێ کۆمپۆمایز تەنازولکردن بۆ یەک عیب نییە تەنازولکردن کەواتە مامۆستا ناف خۆەمەدا ناف کوردستانێدا ئەکیید ئەف کەسایی جاشت ڕاستی تاکی بیتان سەراستی کۆمی بیتن ئەف کەسە هەنە کە ململانەکانە شەریفانە بکەن یان کەسین بەرامبەر خۆ بشکێنن لایەنی بەرامبەر خۆ ئیلغا بکەن ئایا ئەم چ بکەین یعنی چاوە سەردەریەکە جوان و تەندروست گەلوی حاڵەتەی بکەین فەرمووی خوا سوبحانەوە تەعالا وەڵامی ئەو پرسیارەشی داوەتەوە بەو مانایی فەرمووی ادفع بالتي هي أحسن يعني بوو بە دەفع نەیگوت سێراع خدا لەگەڵ سێراع نییە لە بینی خۆمانە سێراع لەگەڵ دوژمنە فەرمووی ئیدفع کردی بە تەدافع یان ئەگە من لەگەڵ تۆ خراپ بوو ململانێکە من بە خراپ بە ئاراستەیەکی خراپ ململانەی تۆم کرد مادام خۆمانین مادام کوردین لە نێو خۆماندا یەک نەتەوەین مادام لە نێو خۆماندا چۆن دەڵێ خزم و کەس و کاری یەکدین ئێمە نابێ یەکتر بکوژین ئێمە نابێ یەکتر بشکێنین شەڕ و ئێمە بێت لەگەڵ دوژمن بێ باشە خدا فەرمووی ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم يعني ئەوەی کە ململانەیەکی ناشەریفانەی تۆ ئەکا چ لە ئاستی تاک چ لە ئاستی خێزانی چ لە ئاستی عشیرەت چ لە ئاستی نەتەوە چ لە ئاستی حزبی تۆ لەگەڵ یا باش بە تۆ باش بە کەواتە پێشبڕکە باشیت بتن لای کەسێکی لایەنێکی دەست پێ بکات ولا يلقاها إلا الذين صبروا خۆ ئەمەش ئاسان نییە خوددا دەفەرموێ ئەمە ئارامگرتنێکی چاکی دەوێت بەڵێ دەستێتت خوش ماوسێ بەرز دیسان بدوێتن ڕاوسەرنجێن بینەرن بەڕێژی وەرگرن لە شارین کوردستانی کا چ بکەین بۆ نەهێلانا دیارداش کاندنا هەفتوو فەرموو بێگومان پەروەردەکردن پەروەردەی ئەرچی مامۆستایانی ئاینیە ئەرچی پەروەردەیە ئەرچی خێزان باوکو دایک ئەوانە هەمویان ئەتوانن ئەرچی کەناڵەکانش ئەتوانین ئەوان ڕۆڵی خوان ببینن بۆ چارەسەرکردن يعني ساكنة سوشيال ميديا ثقافة فول بيت يعني سر شتي دوسا قالك يعني تشن مرov يعني بيش كيف تتكلم يعني تشن ساكن يعني الدنيا قالك بيش كيف تتكلم يعني حسب كم يعني عرفت 2 مليون يعني بيش كيف تتكلم داواکەین لە مەلاکان و لە منبەرەوە قسە بکەن بە خەڵکی ڕۆشنایی بدەنە خەڵکەکەوە ئامۆژگاری خەڵک بدەن ئەمە نەمێنێت و لە مەکتەبەکانە نەناو ماڵ خۆمانە کەسێکی لای خۆمانەوەش بە یەکتری بلین ئەم شتە نەمێنێتەوە یەکتریشکن شتێکی ناشرینە و خدای هر کس گفت ضمیر خو اوس يعني ديف وجدان مرو منوف يعني احساس هكا اكتب بشكنت واحساس بكا هيك تشكنت تجوفري قصان اشكن پێویستمان بە خۆشەویستیە پێویستمان زیاتر قۆڵبوونەوەی لە مەسلەی مرۆڤبوونە ینی مرۆڤبوونی خۆمان چیە بەخشەیە بەک لە باڵین ئاینی پیرۆزی ئیسلامە ئەڵێت حوبلی ئەخیکە ما تحب لنفسك ئەگەر وا بیرکەینەوە خۆمان بخەینە وەکو ڕۆح بخەینە جەستی بەرامبەرمان بە هەموو هەڵەکانی ئەزگە هەموو مرۆڤەکان هەڵیان هەیە ئیتر نسبیە هەڵەکانی مرۆڤ هەرێکە و لە یەکێکە و بەشتر هەڵەکانی هەیەتر هەیە زیاترە یەکەمترە ئێمە پێویستەوە بیرکەینەوە وەکو بەزەییەک بە کەسەکانی کە هەڵاکان پێویستە ئێمە جایتر یەکتری ئاشکەینەوە لەناو خۆمانە پێشوی بچین بۆ لای ئەویتر لەناو خۆمانە خەڵکەکان ئاشکەینەوە خۆمان ئاشکەینەوە بە خەڵک چونکە بەڕاستیەوە لاخیرا بێتە مایی تەنهایی بوون و تەنهایی بوونیش بەڕاستی لەبەری مرۆڤ دروست نەکراوە کە تەنها بێ یەک دنیا کارەسات و کێشی بۆ دروستە بێت لە داهاتووە بینم هەر مرۆڤێک پشتیوانیەک دوو بکات پشتگیریەک دوو بکات تایبەت ئەم ملەتی کورد هەر شتێکیان پشتیوانیەک دوو بکەین مرۆڤ ناشکین چونکە مرۆڤ فێ قیمەتە طبعا لەبێ لە هەر کەس لە ماڵ خۆیەوە دەست پێ بکە لە مناڵ خۆیەوە دەست پێ بکە ئەگەر مناڵ احترامی دایک و باوکی خۆی گرت احترامی دەرەوە شەگرێت هەفتیۆردا ڕاستی هەر کەسێک دیوە خۆوە کرد هەمی خۆب گەهی دۆش نە بەرەمبەری خۆشی نشکی بەڵێ بینەرن بەڕێز پێویستیامە خۆشەویستیە پێویستیامە مرۆڤاتیە پێویستیامە لێک نزیکبوونێەوە کۆوان بینەرانە بەحسکەری مامۆستای بەڕێز
هەردیسان تەوەری مەژی مەدوێتن بەحساوی چەندی بکەین کە ئەم چ بکەین بۆ پاراستنا شکویا مرۆڤی. پاراستنی شکۆی مرۆڤ، پاراستنی شکۆی چۆن دەڵێ نێوخۆیی خۆمان، پاراستنی ئەوەی کە خوددا فەرمی وەتەد هەبەری حکوم، ناومان بە خراپ نەڕوە، ناومان نەزڕێ وەکو کورد، خەڵک قسەی خراپمان لەسەر نەنووسێ، ئێمە ئێستا ماندوین بەدەست ئەو هەموو قسە خراپانەی لەسەر ئێمە گوتراوە لە هەندێک لە تەفسیرەکانی قورئاندا خراپ باسی ئێمە دەکەن، لە هەندێک لە کتێبەکانی مێژوودا بە خراپ باسی ئێمە کراوە، لە هەندێک کتێبەکانی ئەدەبدا بە خراپ باسی ئێمە کراوە. هەوڵێکی زۆرە دێن هەموو ئەوانە لابین کە لاماندا دەبێ خەتێک ڕاکێشین، دەبێ هێڵێک سنوورێک دانین، ئیدی ئەمە نەهێڵین دووبارە بێتەوە، بە پلەی یەکەم لە خۆمانەوە دەست پێکە. یعنی ئێمە خوددا ناسین، کورد خوددا ناسە، ناسینی خوددا پێمان دەڵێ شەرمکردن لە خوددا پێمان دەڵێ ئێوە لە نێو خۆتاندا ناکۆک مەبن. دڕوانە چەند ناشینە دوو کەس ناکۆکن لە نێوان خۆیاندا، وەختێکە بێ بچنە بەردەمی قازی و حاکم، ئەنەجا شەڕ لە ناو مەحکەمە دەست پێ دەکاتەوە، دەڵێن ئەوە زۆر ناشرینترە، کە ینی ناکۆچیەکەیان ئەوەندە ناشرینە لە ناو مەحکەمەش شەڕ دەستی پێکردەوە. تۆ بڕوانە خوددا دەفەرمێ لە قورئاندا ما ضربوه لك إلا جدلا، یعنی ئەم قسانەی کە هەندێک کەس ئەی محەممەد بۆ تۆی دەهێنەوە و قسە لەگەڵ تۆدا دەکەن و ڕەدی قسەکان دەکەنەوە، ئەمە هەموو جەدەلە، بەل هم قەوم خەسیمون، ئەو قەومە خۆیان قەومێکن لە ناکۆچی خۆیانە، وەکو خەسم، هەمیشە وەکو خەسم مامەڵە دەکەن، هەمیشە ناکۆکن. جا ئەمە لە دنیادایە. تۆ بڕوانە ئێمە لە چۆن دەڵێ بەو ڕێزگرتنەی کە خوددا لە ئێمەی ناوە، ئێمە وەکو گەلی کورد چەند جوانە بە تەبایی بین لە قیامەتیشدا، لە دنیا تەبابین، لە قیامەتیشدا وەکو گەلی کورد بە تەبایی، لە دنیا ناکۆک بین، لە قیامەتیشدا ناکۆک دەبین. بۆچی؟ خوددا فەرمووی ئێوە لە دنیادا بەل هم قەوم خەسیمون، ئەمە لە دنیایە. ئەی لە قیامەت خوددا دەفەرمێت ثم ئینەکم یەومە القیامەتی عند ربكم تختصمون. یەکێک لە هاوڵەکانی پێغەمبەر فەرمووی یا ڕەسوڵ الله لە حوزوری خوددا و لە دادگای خوددا و لەوێشدا جارێکی دی، یعنی ئێمە ئەو شەڕانەی کە کردومانە سەر هەڵەداتەوە، فەرمی بەڵێ هەمووش خەتای فڵان بوو، خەتای فڵان بوو، خەتای فڵان بوو، خەتای فڵان بوو. لە نەتیجە ئێمە نابێ شەرمەزاری بارەگای خوا بین، نابێ شەرمەزاری بەردەمی خوددا بین لە قیامەتدا، ناکۆچیەکانمان چووکە سەر هەڵەداتەوە لەوێش. خوددا فەرمووی بەل هم قەوم خەسیمون لە دنیا، لە قیامەتیشدا ثم ئینەکم یوم القیامەتی عند ربکم تختصمون. کەواتە ئەمە پێمان دەڵێ بۆ چۆن دەڵێ بۆ پاراستنی ئەم شکۆی خۆمان وەکو ئینسان کە خوددا پێی داوین، وەکو نەتەوەیەک کە ناومان بە ئازایەتی و بە غیرەت و بە هەرچی ترچووە، با ناویشمان بە زانستی و با ناویشمان بە پێشکەوتن و با ناویشمان بە تەبایی و بە چۆن دەڵێ پێکەوە ژیانی ئاینی جوان و بەچی ئەمانە زیادکەین، خاڵ بۆ خۆمان زیادکەین، لە دنیادا ناومان جوان بێتەوە، ئەوە نەبین وەتەد هەبەری حکوم، ئێمە ناومان جوان بێتەوە. دوو، زۆر گرنگە پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی ئێمە برای یەکین، وتمە ئێمە ئەگەر مسلمانین لە ڕووی ئاینیەوە ئەڵێن برای ئاینی یەکدین، ئەگەر لە ئاینە جیاواز بین کوردین برای نەتەوەیی یەکدین، ئەگەر لە دین و لە نەتەوە لەم کوردستانە خەڵکی تر هەیە نەبرای دینیمانە نەبرای ئاینیمانە، برای ئینسانیمانە. الذي خلقكم من نفس واحدة، کەواتە هەرچی خەڵکەیە خوشک و برای ئێمە، هەر هیچ نەبێت لە هەموو جیاوازەکانی ترا خۆ لە ئینسانیەتدا كلكم من آدم وآدم من تراب، هەرچی ئینسانە لەم 7 ملیار و 300 میلیۆنە لە ئینسانیەتدا خوشک و برای ئێمە. کەوا بوو خوددا پێغەمبەر فەرمووی درودی خوای لەسەر المسلم أخو المسلم لا يظلمه ولا يحقره، مەبەستم لەسەر تحقیرە، تحقیر شکۆشکاندنە، تحقیر بەکەمڕوانینە ئینسانە، تحقیر احتقارکردنە، حقارەتە، وەکو دەڵێ لە زمانی قورئانی و فەرموودەدا باسی دەکا، نابێ شکۆی بەرامبەر بشکێنی، نابێ شکۆی یەکتر بشکێنی، نابێ بەکەم تەماشای یەکتر بکەین. هەر ئەمەیە کە پێغەمبەر فەرمووی یەکێک ئەڵێ من بڕوا ناکەم هیچ کارێکی خراپم کردبێ، ئەوەندە لە خۆی بدڵنیایە. دەبزانین پێغەمبەر چی بۆ دۆزێتەوە؟ ئەفەرمێ كفى بالمرء من الشر أو بحسب امرئ من الشر بحسب امرئ من الشر أن يحقر أخاه. ئەگەر کەسێک بڵێ هیچ گرفتم نییە و هیچ کێشەیەکم نییە و بڕوا ناکەم خراپەم هەبێ، پێغەمبەر دەفەرمێ ئەوەندەت بەسە کە خراپەت هەیە چیت کردبێ؟ ئەن يحقر أخاه، براکەی خۆی، خوشکەکەی خۆی، ئینسانەکەی بەرامبەری چی بکە؟ بەکەم تەماشا بکە. لەبەر ئەوە ئەمانە هەمووی لە ڕووی ئاینیەوە بە قورئان و بە فەرموودە پێمان دەڵێ ئێوە شکۆی یەکتر مەشکێنن، ئێمە ئەگەر باوەڕداریەکەمان دلیلمان بێ لەسەری ئەمەیە. خاڵی تر ئەمەیە کە زۆر گرنگە،
ئێمە ڕابردوویەکمان هەیە باپیرانمان بله چەند گرنگە ئەو کەسی کە وەفاتەکە لە باپیرانمان و لە باوکمان وەسیەتەکەن وەسیەتەکەن کە ئەم ئیشانە بکەن ئەو ئیشە من پێم تاوا نەکرا ئێوە بیکەن من گوتم یعنی ئەگەر خانی دەخوێنیتەوە هەر پێمان دەڵێ ئیتیفاق حاجی قادر دەخوێنیتەوە هەر دەڵێ ئیتیفاق بێکەس دەخوێنیتەوە هەر دەڵێ ئیتیفاق دیتە شاعیرەکانی دوورتر و دوورتر هەر دەڵێ ئیتیفاق و تا ئێستا کەواتە ئێمە لە بەردەمی بەجێهێنانی وەسیەتێکی ئەوانین ئەبێ بزانین لە ڕووی نەتەوەییشەوە لە بەردەم بەجێهێنانی وەسیەتی ئەوانی بڕوانە شاعری کورد ئەحمەد موختاربەگی جاف ئەحمەد موختاربەگی جاف ئومنیەتێکی هەبووە بۆمان هێناوەتە دی بۆمان نەهێناوەتە دی دەڵێ ڕاستە ئێمە ئێستا دواکەوتوین و کورد دواکەوتووە بەو شێوازە بۆ شێوازە لە شعرێکا بەم شێوازە دەڵێ دێتەوە مەیدان لاوی کورد بە عیلم و سەنعەت و عیرفانەوە ڕۆژێدا دێ دوای من لاوی کورد دەگەڕێتەوە دێتە مەیدان بە عیلم بە سەنعەت بە عیرفان وا بووە هاتووە نهاتووە دەڵێ ئەو کات هەور دەڵێ ڕێگەی ئاسن دەچێتە نێو هەورامانەوە ڕێگەی ئاسن دەچێتە نێو شاخی هەورامانەوە ئێدەی باشە بۆ ئەستن لە کوردستانە قیتارمان هەیە ئێستا لە هیچ شوێنێکانیمانە کەچی ئەحمەد موختاربەگی جاف ئومێدی بە ئێمە بوو ئومێدی بەم نەوەیە کە ئەم نەوەیە دێتەوە مەیدان بە عیلم و سەنعەت و عیرفانەوە و شێڵی ئاسن دەچێتە نێو شاخی هەورامانەوە ئێکوال کەواتە ئێمە وەسیەتی باپیرانیشمان جێبەجێ نەکرۆ کۆتایی دێنم بەوە کە زۆر دوور دێمەوە نزیک هێمنی شاعر دەڵێ ڕۆژگار هاڕیمی وەک ئەسپۆنی ورد ڕۆژگار هاڕیمی وەک ئەسپۆنی ورد هێزی لێ بڕیم دەردەکورد یعنی هێزی لێ بڕیم دەردەکورد کەواتە هاتەوە سەر دەردەکوردەکە ئەسپۆنی ورد نەوعەجیایەکە جاران ئەیان هێنا دەیان بڕی ڕێگەکەیان دەرهێنا وشکیان دەکردەوە دوای دەیان هاڕی وەکو تایتی لێ هات جلوبەرگیان پێشوشت یعنی وەک تایت بەمانە ئەم ڕۆژگارە منی هاڕیوە وەکو ئەسپۆنی وردی لێ کردوم هێز و توانای لێ بڕیم دەردەکورد کەواتە ئەو هێز و توانای لە ئێمە بڕیوە هەر ئەو دەردەکوردێ ئەو نەگەیشتنە بەو ئیتیفاقە کەواتە ئێمە لە بەردەم داواکاری خودای لە بەردەم داواکاری پێغەمبەرین درودی خوای لەسەر کە تەبابین و چۆن دەڵێ یەکتر نەشکێنینەوە لە بەردەم ئومێدەکانی ڕابردووی خۆمانین لە بەردەمی شەهیدەکانی خۆمانین کە ئێستا من و تۆ قسەی تێدا دەکەین یادی یەکی شوباتە مەگەر ئێرهاب و تیرۆر لە یەکی شوباتە جیاوازی نێوان حیزبەکانی کرد لەوێش تەقینەوەی کرد لەوێش تەقینەوەی کرد بە هەردووچان سەتی لێ شەهید کردن ئەمە هەمووی ئەرکە لە ئەستۆی ئینسانی کورد کەشکۆی یەکتر نەشکێنێ بچێتەوە سەر خاڵێک و لە ئەمڕۆوە هێڵێک دابنێ ئیدی ئەو ڕابردووە خراپە دووبارە نەکەی بله دەستێتە خوش مامۆستای بەڕێز زۆر سپاس بوو جەنابێتە بوو گوتنەوان هەموو پەیوێن جوان و هەژی بەلێ بینەرین بەڕێز وی ئەوای دەینە دومایاوی خەڵکێژی زۆر سپاس بۆین بەڕێز کە بەشدار بوون گەلمەت بینەریەدا و زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێژی کە گەلمەتمان دیبوون تا دومایە خەڵکی ببینیم خێر و شات وسلام